لەوەتەی کۆرۆنا سەری هەڵداوە شتێک هەیە کە زۆر جار دەوروژێنرێت. ئایا بەڕاستی کۆرۆنا بەڵاو موسیبەتێکە لای خوای گەورەوە هاتووە بۆمان یاخۆت هەندێکیش دەوترێت نەخێر ئەمە چەکی بایۆلۆژی و شەڕی بایۆلۆجیە لە نێوان ئەمریکا و زلهێزەکان بەگشتی. بەڵام خۆ دوجار ئێمەی مسلمان دەبێت بگەڕینەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بزانین ئاینی ئیسلام چیمان پێ دەڵێت لە کاتی هاتنی بەڵاو ناخۆشیەکاندا. بۆیە تەوەری دووەمی بەرنامەکەمان تەرخان کردو لەسەر ڕێنماییەکانی ئیسلام لە کاتی هاتنی هەر بەڵاو نەخۆشیەکدا. بۆ قسەکردن لەسەرم تەوەرەش لە پەیامی ڕۆژ میوانداری بەڕێز مامۆستا دلێر گەرمیانی بانخواز و زانای ئاینیمان کردو. مامۆستا گیان زۆر سپاس. مامۆستا زۆر بەخێر بێت. مامۆستا دلێر ئێستا ئەمە کۆرۆنایە و هاتووە ڤایرۆسێکە و ڕەنگە دەستکاری جیناتەکانیشی کرابێت. ئەمە توانین بڵێین بەڵایەکی خواییە یاخۆت شەڕی بایۆلۆجی نێوان وڵاتانی زلهێزە؟ الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. پێشە موشت خۆی گەورە پاداشی خێر جەنابتان داتە ئەو ستافەی کە لەگەڵتانەکە لە پشتی کامێرە و کەسنەبینی بەڕاستی جەنابتان و باقی ئەو دکتۆرە ئەو کەناڵانەی کە چەند ڕۆژە سەرقاڵی ئەم بابەتن ئینشاءڵڵا خوای پەروەردگار نیەت و ئیخلاص بەوەمان بخشێت خزمەتی گەورەی و میلەتەیە و بەشێکە لە دین. زۆر دەستخۆشیتان لێکە خوای گەورە پاداشتان دەستۆ. سەبارەت بەو پرسیارەیش کە جەنابت کردت، یعنی من بە پرسیارێکی گرنگم زانی لەو ڕۆوە کە ئایا دینی ئیسلام اقتصاد ئیسلام و سیاست ئیسلام و صحة هەر یەکە لەو پرسیارانەی کە هەیە چ لاینی کۆمەڵایەتی ئیسلام و ڤایرۆس کە ئەم بەشەی ئێسەی کە جە پرسیاری جەنابتە. ئێمە وەکو موسڵمان باوەڕمان وایە لەم کەونە هیچ ڕوو نادا إلا خوای پەروەردگار عەزە وەجەل العاقبة وقضية ما شاء الله كان وما لم يشاء لم يكن. چونکە پەیوەندی بە شەرع هەیە لە چ ڕوویەکۆ هەڵەیە ئەو کەسانەی وازان دینی ئیسلام تەنها بریتێ لە عیبادەتەکان نوێژ ڕۆژ و زەکات. بۆ چونکە خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێت قل إن الصلاة ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين. ئەی محەممەد پێیان بڵێ کە چۆن نوێژ و سەربڕینم بۆ خوایە ژیان و مردنیش هەر بۆ خوای پەروەردگارە عەزە وەجەل. کەوا بوو لێرە ناوێم بڵێم کاکە ئایا خوای گەورە بەڵایەک بنێرێ بەڵکو بەڵا بەبێ هۆ نایەت. ئەمەیە لێرە پرسیارەکە بەڵا بەبێ هۆ نایەت. چۆن بەری دەستی ئینسانە ستەمی ئینسانە هەر ئینسان لە خۆی لە خۆی ستەمەکە بێتە هۆی بەڵا تاوانە پێچەوانەی خوای پەروەردگار عەزە وەجەل یاساکانی خوای گەورە کە هەر هەمووی لە بەرژەوەندی بەشەر هەیە کە لە عیبادەتە جان بە ڕوحیەکەەوە بیگرێ کە پەروەردە دەکات ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵکی پێت خۆش بێت دارێ لەسەر جادە لابەی سیرێک نەخۆی عەزیەتی کەسێ بە بۆنی دەمت بدەی کە عەزیەتی نەجسمی پێ ئەگەیەنێ نە عەزیەتە بۆ ژینگەکەش. کاول لێرە ئینسان بزانێ ئەمانەی کە ڕوو ئەدا وەکو پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی کردە هاوڵان ئەم فەرمودەی فەرموو کەمە وەڵامی ڕاستەوخۆ بە ئاەت و حەدیثێکە دێنەوە لەو چێ کاتان کەم بێت. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها. هیچ کاتێ فاحیشە و زینان لە هیچ قەومی خوای گەورە خۆمان و میلەتمانیە بپارێزێ باقی میلەتی مسلمانان کە ئاشکرایان کە ئێستش ئیعلام ئاشکرایەکە و لە هەندێک شوێنی دیاریکراوی وەدانریا و لە وڵاتان تۆ تەماشامەکە الحەمداوە میلەتی خۆمان تا ڕادەیەکی باش ناڵێن پاکە لێی بەڵام تا ڕادەیەکی باش الحەمدوللا هەم بەشە ئیسلامێکم نەریتەکەمان تیا ماوە. پێغەمبەری خوا فەرمی کە ئاشکرایان کرد ئیعلانیان کرد إلا فشا فيهم الطاعون کە ئەم قسەی فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە عهدی ئەصحاب فەرمی پەنا بگرن نەخوا تووشی ئەمە نەبێت إلا طاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا. فەرمودێکی صحة طاعون و ئێش و ئازارێک کە پێشتر باوباپیرتان نەیان بیستووە. ئەمە پرسیارت لێ بکەم ئەمڕۆ ڤایرۆسی کۆرۆنا بڵاوبووتەوە لە مێژوشدا وشەی تاعونمان هەیە کاتێک کە باز لە تاعون و دەرەنجامەکانی تاعونەکەن ئەو کەسانێک کە تووشی تاعین بوون جۆرێک لە جۆرەکان وەکوانێکی ئێستا چۆن ڤایرۆسی کۆرۆنایە هەر ڤایرۆسێکی تر ئەگرن تووشی تەنگە نەفەسی دەبن یاخود لە جێگەی خۆیان دەمرنیان دەبێتەوە هۆی گواستنەوە لە یەکێکە بۆ یەکێکی تر. تاعون و ئەم ڤایرۆسی کۆرۆنا یەک شتە؟ مامۆستا ئیجازە مەدەن یەک نەخ لەسەر خەوە یەکەم بڕۆم لەوەرەوە بە گرنگی ێزانم و بەسەلامەی جەنابەت. من بەبلە بەرەوەی پێم وتم ئەو خاڵە ئەگەر بە تاوەتی بگات قەی ناکەزانم ئێوە زۆرتان لایە و پێ زۆر هەڵەگرێ و خەڵکی زۆری پێویست بێتی. بەڵام ئەو بەشیان بۆ من گرنگە لەوە چێت هەندێک شتێکەش مامۆسایەکە ئینشەڵڵا ئاسانی کاوەتان وەڵامدات. خوای پەروەردگار عەزە وەجەل لەو بەش یەکەمە فەرمێت ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس.
ئەم گەندەڵی و فەساد و دڵتەنگی و نەخۆشی و ڤایرۆس و کە هەموو فەسادی سیاسی تۆ باشی هەمووی بەرەبوومە دەستی ئینسان خۆیەتی بەڵام خوای پەروەردگار عەزە وەجەل کە بەهۆی ئەمەوە بەڵایەکەن یارە حکمەتەکەی چییە لیوذیقەهم بەعض الذی عەمیلوا لعلهم یەرجعون ئەمە نەختێکە لە وەڵامدانەوەی نەختێکە لە سزای خوا بۆچی بۆ خەڵک بگەڕێت و هەم لە دنیا کە کەوا بوو چارەسەرەکەی گەڕانۆیە بۆ لای خوای پەروەردگار عەزە وەجەل چارەسەرەکەی گەڕانۆیە بۆی لە مزگەوتەکان قونوت بخوێنرێت بۆی خەڵکی تۆبە بکات بۆ ئەوەی نادیەکان نەمێنن بۆ ئەوەی تعدا نەمێنێ زوڵم نەمێنێ گەندەڵی سیاسی اقتصادی هەر بابەتی خۆتان ئەتوانن زۆر لەسەری بڕۆن بۆی خەڵک بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار عەزە وەجەل نەک بڕۆی تۆ شانۆگەریەک بکەی قسە بە کەعبە بڵێ لەم کاتە ناسکە نەک بڕۆی گاڵتە بە سەرپۆشی ئافرەت گاڵتە بە ڕیش بکەی نەک بڕۆی کەسێک بێت لە دیاکانە شت بڵاو کاتەوە بە بەرپرسەکان بڵێ ئەوە خوان لا إله إلا الله ئەمە گاڵتەکردن بەخوا لە ڕووی شەرعیوە چۆن دەستنوێژ بەتاڵە بێتەوە دین بەتاڵە بێتەوە قورآن ئەفەرمێت نیام ئیستێزایی کە باسەکە قورآن بەڕوونی باسیەکات قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم عذر مەهێنەوە وەکو ئەمەشیان نەوتۆ بە خەڵک بڵێنێ وەخوان چونکە ئەوەی ڕازی بێ بەمە دینەکەی هەڵەوەشێنێت و چۆن دەستنوێژ بە کۆمەڵێش هەڵەوەشێت ئەو کەسەشی لە ماڵە دانیش و پێی ڕازی بێت ئەو کەسەشی کە پێی ئەوتی و پێی ڕازی بێت ئێمە لە جایەوەی بگەڕێنەوە دائیمە لە ناو تاریخی ئیسلامشتی وا ڕوویداوە پێغەمبەر صلی الله علیه وسلم داوای خوای گەورە فەرمێشی لعلهم يرجعون بگەڕێنە دوا بۆ تۆبەکردن ئیستیغفار حتا ئەو هەڵانەی کە پێشەوانەی طبە ئەو شتانەی کە لە هەموو ڕوویەکەوە کە ئێستا دینی ئیسلام دواتر لەوە چێر باسیکەن لە ڕووی پاکیوە کەشتی پیس حرام بکرێت قبول نەکرێت لە سنوورەکانەوە لەبەر بەرژەوەندی خەڵک من ئەڵێم لە مادە هۆزبەرەکانە تا بگاتە مادەیە کە دەرمانێکە ڕوحی خەڵکی بەسەر احتیمالە چاوپۆشی لێ بکرێ هەندێک جار کە ئەو کەسەی ئەیکا ئەو کەسەی ئەکوژرێ بەشدارە لە کوشتنەکەی زۆر باشە مامۆستا بۆی پێش بچیتە سەر و پرسیارەی من کردم وەڵامی بیتەوە بە پشت بەسەر بەم بەڵگانی بەڕێستان هێنایەتەوە ئەو حاڵەتێکی ئێستاکە هەیە لەسەر بنەمای شەرع و فەرمودەی پێغەمبەر و صلی الله علیه وسلم و ئاياتی ئیلاهی ئەمە جۆرێکە لە تاقیکردنەوەی یان جۆرێکە لە پەیامناردنی ئیلاهی بۆ بەندەکانی خەڵکی زەبەر ئەو ژینگەمان پاک بێت زۆر بەڵام مامۆستا ئایا دەکرێت بڵین من چکە هێشتا مەبەستمەوە وەرگرم بزانم ئەمە شەڕی بایۆلۆجی نێوان زلهێزەکان خۆیانەیە یا ئەگەر شەڕێکیش بێ و مرۆڤ کاتێ دەستی هەبێت لە دەستکاریکردنی ڤایرۆسێک کە بڵاو دەبێتەوە بەم شێوازە توانین ئەوەش ناوی بنێن بەڵای خوایە ئەوش ویستی خوای لەسەر بوو بێ نامرۆڤەکان ڕاستە بەڵام دەتوانی بڵێن بۆ منە قسەیەکت کردوتری لە خۆیان زوڵم لە خۆیان دەکەن دەبنە بەڵا بەسەر خۆیانەوە واتە مەرج نییە بەڵام تەنها شتێک بێت دەستی مرۆڤی تێدا بەگە دەستی مرۆڤیشی تیا بێ هەر بەڵایە بخوا لەت ڕازێ مامۆستاگیان کەسێک سایەقی نەزانێ سیارەکەی بدەری شەرع حرامی کردووە ئەم مناڵە سیارە لێ بخۆڕێ دوایی چی ڕوئەدا خۆ بەبێ ویستی خوار و نادا لەم کەونە بەڵام تۆ بە قسەی خواد نەکردووە بۆیە بەرهەمەکەی وایە ئەمانەیش ئەگەر تۆ داینێکە حتا هەندێک لە وڵاتان کە ئەڵێن ئەمە لەوە چێ شەڕی بایۆلۆژی بێ و کە سەفیری سین ڕەدی داوتی ئەمە شتێکە هەر پێشەوانەی عەقڵە و شتێکی عەقڵانێک قسەی وابووترێ بەڵام خۆ زۆر سادەیە لە دنیای سیاسەت کابرا لە جێر دەستیە ڤایرۆسێ دەرچێت دوای بێتە بەڵا بۆ خەڵکی بەڵام ئەگەر ئەوەش بێت ئێمە سەبەبی چییە فیرعەون ئومەتەکەی چەوساندووە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەفەرمێت فاستخف قومه فأطاعوا إنهم كانوا قوما فاسقين جاروا قوم كبير دنجل لزور قندلي ونا شرعي ونا أويك برجوندي أو خلقشيتيايا فرعون كاستخف لما أنا كان شيء سينوتا يعني وايل خلقك دول الروي همو بينار وجنابتان وبيسرق أو خلقه كالفان بوايل يكردن بهوي هل هندي العلماء فرمي وايل يكرد قام جبن يعني سوكي كردن سوك تماشاي كردن هم أنا كانت ولا خفيف واتوا وايل يكردن أوان جوايا وشيان كرد بو بهوي فريودان بهوي ريقرت لوي كزور حق بزانن بيرن حق بلين وایلێکردن بیر نەکەن لێگرتن بارەکەڵە وای لێکردن بیر نەکەن و ئیتر چی بە بەرژەوەندی دنیای چی بە ترس بێت چی بە گێلکردنیان بێت بە فڕوفێڵکردن بێت بەڵام ئەو قەومە بۆ ئیطاعیان کرد إنهم كانوا قوما فاسقين لبرو قوم اللي فاسق درسون لديني خواي جورا برهمكي أوبو برشاي خوان بباشي نبي نخوا فرمي فلما آسفونا انتقمنا منهم كاتي توريان كردن يمشت ولا وينس يمشت ولا مع اليساندن آية
بڵێ ئەمریکا وای کردووە بەڵام ئەمریکا وای کردووە ئەو خەڵکە لە جایوەی ڕوو بکاتە خوای ئەمریکا ڕوو ئەکاتە ئەمریکا ڕۆژی ئەمریکا ئەبێتە چی بووی ئەبێتە بەڵا بووی چونکە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم من أسخط الله يا من التمس رضا الناس بسخط الله أسخط الله وكله الله إلى الناس للروايات كفرمية شيء أسخط عليه الناس هر كسي بروا أخوة لأخوي برنجيني بهوي غير أخوة أو كسا عاقبة بيتها بلابوي إيما جاري واي برين كاي خواي قورا برنامج يقولون هذه كلها ملتي مسلمانين باوكو إيما ما وصل لي ربورة أما بلايا كبو إنساني كبو شارديت ورنجا يكيش ببرسي باشا خو كردي إيما اللي تشاو قلاني ترى زور مسلمانا وانيا ڕەنگە بڕۆ ئەوروپا ئەمریکا زیاتر فەسادی تیابێ و بە یاساش بووی ڕێکخراوێت تا وڵاتەکە ئێمە و خۆتا ماژەشت پێ کرد لە ڕووی ئیسلام و کەلتوری شێشتا شتێکمان تیا ماوە هەر پابند بین بە ئاین و بە بنەما جوانەکانی ئاینەوە بۆچی بەرۆی کێمە دەگرێت و بۆچی بەرۆی کەندێک گەلان ناگرێتەوە کە پیسپۆخەڵترن لە ئێمە و ڕەنگە بێدینتریش بن لە ڕووی دینەوە مامۆستاگیان جارێکیان ئیمامی عومەر بە شێوازێکی ترم پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم خوای پەروەردگار خۆشی ئەم بێ باوەڕانەی بۆ دنیا پێش خستو ئەمە یەک وەکو ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کاتێ لەسەر حەسیری خەوت بوو ماڵەکەی هیچی تیا نەبوو کە هەڵسا ئیمام عومەر بوو بە گریان و پێغەمبەری بینی صلی الله عليه وسلم کە هەڵسا شوێنی حەسیرەکە لە گیانی دەرکەوت بوو فەرمی ئەی عومەری کوڕی خەتاب شەکتەیە والله خوای گەورە خۆشی بۆ ئەمانە پێش خستو ئەمە یەکەم دووەم ئەمانە ئێمە لە دوور و بەشە تەکنۆلۆژیا دنیایەکەی ئەبینین و ئازاین ژیانیان خۆشە ئەگینان لە ناخۆ لە ڕووی کۆمەڵایەتیوە تیاچوون ئەوەتانێ کاکەم خۆڵە ناڵێن لە پیسیوە بەشێک لەوەی کە ئەگەر دوایی ساغ بێتەوە خۆڵێن لە پیسیوە هاتووە وایە بەڵام ئەمانە تەنانەت گۆشتی لە سین گۆشتی بەشەریشە خۆن مناڵ دیار لە ڤیدیۆکانە دیارە هەر گۆشتی مناڵی خۆیان خۆن کەوا بوو ئەوەتانە بۆتە هەموو بەڵا بۆ هەموو عالم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمیان بۆ مسلمان ڕەحمەتە ئەمان تاقیکردنەوەیە چونکە تۆی مسلمان ژیان بۆ تاقیکردنەوەیە بۆت ژیانیش کاتیە عجبا لأمر المؤمن إن أمره كله له خير إن أصابته سراء شكر فكان خيرا له وإن أصابته ضراء صبر فكان زۆر باش ماوەسا من يعني بس أولا ئێمە بۆ ئێمە تاقیکردنەوەیە بۆ ئێمە ئەم مەسئلە تاقیکردنەوەیە دووهەمیش سپاس بۆ خوای گەورە لای خۆمانی زۆر کەم گرتووە يعني ئەوە نییە بڵێ کاکە وڵاتی خۆمان وەکو پێویست لە ئاستی تەندروستیە لە ئاستی سەحەیە هین نین بەڵام ئێستەیش دەڵێن کاکە گەشت بێتە هەشت کەسەکە لە دەرەوە هاتۆ بۆ ئێمە وڵاتی خۆمان سپاس بۆ خوای گەورە خوا پاراستێتی و باقی مسلمانانیشی پاراستە خوای گەورە مامۆستا دەمەوێت پرسیارێکم لەوێشەوە ڕەنگە پرسیارێکی تر خوچکە و بابەتە تۆزە زنجیرەیە بە شوێن خۆیان دێنێ مۆزوعی تاعاونەکە ئەگەر بپرسین لە مێژووی ئیسلامە تاعاون بڵاوەتەوە ئایا تاعاون هەر ئەم ڤایرۆسی کۆرۆنا دەگرێتەوە و پرسیاری دووەمیش لەکسەر خۆی بە شوێن خۆیان دێنێ ڕێکاریەکان و زەمانی زوو کاتێک تاعاون بڵاوبۆتەوە دەوڵەتانی ئیسلامی یاخود سەردەمی هەتا خلافەتی عومەری کوڕی خەتابیش دەچێتە شام حاڵەتێکی لەو جۆرەمان هەیە بۆ لای ئەبوو عوبەیدەی جەڕاح ئەگەر هەڵە نەبە ڕێنمایەکانی با بڵێن زانایانی ئاینی کاتی بڵاوبوونەوەی تاعاون بەس پێشەوەی بچیتە لایوان بزانین تاعاون و ئەم ڤایرۆسی کۆرۆنا لە مێژوودا یەک بوون یان لە ڕەوانکە ئاینەکەەوە مامۆستا ئەوەی کە والله ئەعلەم صحیح قسەی زۆر لەسەر کراوە بەڵام تاعاون ئەمەیە ئەسڵەکەی کە چونکە پێغەمبەری خوا پێناسەی کردەوە ئێمە تاعاون ئەم نەخۆشیە لە مشک و نەقڵە بێ بۆ کێچ لە کێچە بۆ ئینسان ئەمە تاعاونە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ پرسیاریان لێکردووی ئومەتی من بە تەعن و تاعون تیا ئەچن کە بە بابەتی لە جیهادە تاوەکو ئەم نەخۆشی تاعونە پرسیاری نەکوتی پێغەمبەر خوا تاعن چییە بەڵام تاعون چییە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم غدة كغدة البعير تخرج بالآباط والمراقي غدەش بریتە لە ئەوەی کە ئەو کاتە تاعون زیاتر دایەتی لە پەنجەکان لە ناودەست لە ژێرباڵ فەرمووی غودەیە وەکو نەخۆشیەکی بەعیر هەیە غودەی بەعیر ئەوان لای ئەوان ئاشناون پیان زانیوە کە پارچە گۆشتێک گەڵێ بەرز ئەبێتەوە گەڕی جوودامە ئێستا بۆ عیلاجەکە ئینشاءڵڵا باسیەکەین فەرمووی ئەدا لە شوێنە ناسکەکانی ئینسان و لە ژێر باڵەکان و لە عولەما فەرموون لە دەست و پەنجە ئەیدەن هەر کەسێ بەم تاعونە بمرێ پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم بەڵام چی بوو سەبری لەسەر بگرێ ئەوە شەهیدە وەکو مجاهیدە لە پێناوی خوای گەورە لە ڕیباتە بوو بێت ئەوەیشی ڕابکە لێی وەکو وایە لە جیهاد ڕای کردووە بەڵام ئیبن قەیمە فەرموویە هەموو وەبایەک هەموو پەتایەک هەموو درمێک کەی پێوتێ وەبا
کە گشت کوش بێت بە شێوەیەکی گشتی بڵاو بێتەوە هەموو وەبایەک تاعونیە بەس هەموو تاعونیە وەبا هەموو تاعونێک وەبا وەکو ئیبن قەیم فەرمی بۆ تاعون پێغەمبەری ئازیز پێناسەی کردو و ئەحکامی خۆی هەیە لە شریعەتی ئیسلامیشە بەڵێ ڕوویداوە لە عهدی ئیمامی عومەرە لە ساڵی 18 هیجریە لە عمواس هەندێک گەڵێ عمواس من نامەوێت یعنی لە کۆمەڵێک عمواس گوندێکە لە بینی لە شامە لە بینی قودس و ئەڕیملە ئەو کاتێک کە بە ناو شوێنەکەەوە بوو ئەم تاعونەکە ڕوویداوە 25,000 تا 30,000 کەسی کوشتووە کاو بوو لەوانەشی کە کوشتویەتی کیباری سەحابە معادی کوڕی جەبەل کاو بوو نییە برایەک بڵێ ئەی باشە مامۆستا وەڵاهی تاعون ڕوو ناکاتە مسلمانان بڵێ تاعون ڕووکاتە مسلمانان ئەم خوای پەروەردگار سنەتی بۆ ڕەب العالەمینە سنەتی دنیایی بۆ کافر و مسلمانە بەڵام مسلمان دوو ڕێنمایە یەکی ڕێنمایی شەرعی کە دڵت پێ خۆشە کە ئەو دوعانەوەی کە لە ڕووی شەرع هاتووە یەکێک ڕێنمایی شەرعی دنیای عەقڵی ئەو حەدیثانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشارەتی بە پاکی کردو ئیشارەتی بە تەداوی کردو ئیشارەتی بۆ کرد لە شوێنی ڕوویدا مەڕۆنە ناوی لە هەر شوێنی هەبوو لێی دەرمەچن کە ئەوەتانی لە وەڵامی پرسیارەکانتانە لەوەی چێ دەرکەوێت مامۆستا بە کورتی ئێستا وابزانم فتوایەک هەیە ئەوەی بە ڤایرۆسی کۆرۆنا بمرێ شەهید ئەو خۆشی ئاماژەیەکی بە شەهید تۆش ئاماژت بە تاعونەکە کرد ئەگەر بێت و مسلمان ئەمە کۆرۆنا دەگرێتەوە ئەگەر هاوڵاتیەک بێویستی خۆی و ناچار توش بوو بێ جا دەبێت کێ پلێ شەهیدێکە وەردەگرێت پابەندبوونی بە ئاینی پیرۆزی ئیسلامەمانە دەبێت چۆن بێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کاتێ باسی شەهیدیەکەیەکە دوشتی ئیشارەت پێ کردو ئەبێ ئێمەی مسلمان ئاگامان لەو دوشتە بێت لەبەر ئەوەی هەمیێسە ناکرێت تۆ بڵێ کابرایەک هەر کەسێ وەڵا خانوو بڕێتە ڕێ حەدیثە هەر کەسێ هەدم ئەوە شەهیدە کابرای لە نادی خانەگە ڕوخیاوەتە سەریە بڵێ وەڵا فڵان کەس شەهیدە شهيد لنا ساحي جهاد لقص بيغمري أعزب صلى الله عليه وسلم إمام عمر فرميتي فلان شهيد وفلان شهيد وفلان شهيد لتوارم يعني فرمي كلا بل رأيت في النار بيغمري أعزي فرمي أم يعني بيني لبروي تشيبو في بردة قد غلها بارش عبايك بيش غنيمة بردي شهيد هل بجاردي خواي پروردگار بتاك بكس ناتواني بلاي شهيد هل لقل بيغمري عزيز صلى الله عليه وسلم كسي بكو جريت لقل بيغمر بوچون كما جرأة برانبر خواي پروردگار لصحيح بخاريات باب لا يقال فلان شهيد ناغل فلان كشهيد التعيين شو شهادتي بهشته بلام امي بيغمري خوا صلى الله عليه وسلم باسي كان مسائل طاعون هر كسي بطاعون بمري او الشهيد بيغمري خوا صلى الله عليه وسلم اشارتي بو كردوه كأم كسا ابي رازي بو قدره ئەم کەسە ڕای لێ نەکات ولەما زۆر جوانە فەرمن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو شەرتی بۆ دانیاوە لەناو ئەو شەرتانە ئەو کەسە ئەبێت ڕازیە بە قەدەری خوای پەروەردگار معاذی کوڕی جەبەل ئەیبینی فەر مەرحەبا بی بە تاعونەکە پێشوازی لێ ئەەکەم خوایە بەرەکەتی تێبخە طبعا لە پێش ئەبوو عوبەیدە بوو بەرپرسی جەیشەکەی شام أبو عبيدة قرتي فرمي أما الرحمي خواه بيغمري خواه فرمي تاعون بو أمتكم رحمته أما دعاكي بيغمر صلى الله عليه وسلم أو قرتي زور بخوش حاليوه أي فرمو أو شو من رحمة بركوتوه معاذي كري جبل كتوج بو بهمان شيوه أي فرمو دعاكي بيغمره خواه بركتي تبخه بلام كسي لا أوبري بطاقتي كاك وانا بوايا وابو فلان كس وانا بوايا ذكر النيج ناكا روجو ناقريت رخنا لم دينا أقريت نابي أم إسلاما ئاواکە بێ بەناتەوەی بیگەێنیتە ئەو خەڵکە وەکو باسمان کرد کەسێ لە ساحەی جیهادی شابە کوژرێ نیەتی ئەوە نەبێت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بارك الله بە شەهید قبوڵ ناکرێت کەسێکە هەموو تەمەنی لە پێناوی علم سەرف کردبێ و علمەکەش بگەیەنێ لە قیامەت ئەڵێن درۆت کرد بۆ دنیا پاداشتە دووەرگرتووە کەواتێسی کێ بە کۆرۆنا بمرێ شەهیدە ئەو کەسەی کە ڕازیە من ناڵێم کۆرۆنا چونکە ئەحکامەکانی بەڵام با بڵێن هەر کەسێکە ئەوانەی کە پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم إشارتي بيا كرده فرضا لسري أو رايانا كأن طاعون أو نخوشيك بلاوي كردوه شو طاعون وتم بيغمري عزيز تفسيري كذا أو بيغمر صلى الله عليه وسلم بلام لسر أو كساني قبل أم طاعونا يكن شو نخوشيك يجدجير أو بلاوي كردوه أو كسيك رين ما يكاني بيغمري خواجه بجيبك صلى الله عليه وسلم رازي بمقدره رازي بابو إيشي خوي تسليمي خواي پروردگار بكات بزاني كببي أمري خوا هيج رونادات نك چونکە دوو کەس لە ماڵێکە هەن یەکی گیانە ئیگرێ و کە نایگرێ ناوێنێکی بەس مامۆستا دەبێ خۆشی پاراستی بێ و کەسە وانە وەکو بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەفەرم لە عەرزێکا بوو مەڕۆرە ناوێگە لە ناوی نەبووی ئەمە پاراستن نییە تەنها ئەمەنا ئێستا ئەو ڕێنمایانە کە هەن لە ڕووی دنیاویشەوە وەزارەتی تەندروستی و لایەنە پەیوەنددارەکان کە ئەو ڕێنمایانە دەردەکەن خۆ دەبێ ئەو کەسە جێبەجەکاری ئەم ڕێنمایانە بێت مامۆستا ئیبراهیم
ئەوە ئێستا ئەتوانین ئێمە خۆ بە تەواتی بڕۆینە سەری ئەوە کە وەکو باسم کرد قورئان نافەرمێ ولا تلقوا بأنفسكم إلى التهلكة یعنی ئەگەر کەسێک بڵێ کاکە گیان والله هەر کەسێ بسووتیەوە شەهیدە من خوایە گیان ڕۆم خۆمە سووتێن ئەمە قاتلی نەفسی خۆیەتی ئەمە قاتلی نەفسی خۆیەتی کەسێک کە ئەڕات لە خۆی بڵێ وڵا کاکە من هیچ ڕێنمایە جێبەجێ ناکەم ئەمە تەعنە لە یەکەم تەعنە لە عەقڵ شەرع عقل هەندێک لە عولەما داینیەوە عەقڵی سەلیمی دانیەوە بە مەرجەعێک لە مەسادرەکانی شای عەقڵی سەلیم نەکرد کەسێ بێ بە عەقڵی خۆی ئایەت و حەدیث لا بە کاکی گیانەوە عەقڵێکی سەقیمە تۆ بە بکات بەڵام عەقلێک کە تەسلیمی ئەو شەرع بێت ئەبێ ئەو کەسە کە بە عەقڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئیشارەتی پێ کردووە هەر کەسێک بێت و بە قسەی خوا و پێغەمبەر نەکات طعنە لە عەقڵ کە طعن لە عەقڵ یعنی چی؟ يعني تو كاكي جان شرع ريزي بو عقل دانياوه تو هاتو عقل خصيته اولاوه لم لا شو تشيه لم لا شو ايش نكردنا بالشرع اما اسباب كارا جرين والله حرام توكل بكين سر اما اسباب كان رين ما كان شي رين ما شرعي كان شي رين ما طبي كان واجبه نيجري تبر وكو باسم كل كاس يقول والله كاكي جان الكاس الاو خن كمن ملواني نازانمو ارو منا كاكا شهيدم كاتورين ما دنيوي انش كلا انا بين دار كان دريا كان واجبه أهلي خوي أهلي اختصاص أهلي اختصاص ما مساويس مقارنة كم بون منار ما هي كاني وزارة تندرسي يا تندرسي جهاني باز لو كان دستن توركوتنا ولو شو أنا عليك فيروس كيليا لما الله شو ندروا خواردني كومالك شلي جرم كواجس مكا جرم كاته ولا خواردني جرو كحولو نشون بو كافتريا ونرجع خانة وأنا كان نازانم پێم وابێ لە ئیسلام ئەمانە هەر پێش بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆناش وەکو سەوا پتێکەر هەن مرۆڤێ بەردەوام ئەمانە بکات وڵی ماشۆگەن پرسیارەکان خۆش خۆ پاداشدات شێخ من پرسیارێ لەم برایانەی خۆم کە الحەمدە من بەسم بۆی کە بگاشتەکە بۆ هەموو بینەر و بەڕێز ئەگەر لە ئیسلامە خوای پەروەردگار بە کورتی هەموو شتێکی پاکی حەڵال کردووە شتی پیسیشی حرام کردووە مداروی حرام کردووە ئەمانە کەچی بوون ئەمە لە لێوە بەها لێوە پیابێ خوای پەروەردگار پاکی خۆشەوێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کردووە لە هەم فەرمودانەی ئیشارەت ناکەم بە مەزە صحیحی مسلمن هەیە بخاری هەمووی صحیحەکە ئیشارەت نهى أن يتنفس في الإناء شتێکە خۆیتۆ بۆ لە هەواوە شت نەقڵە بێ بۆ ناو ئاوەکە بۆ لە ناو چیە ناو ئاوێکتان خوارد و هەناسەی تیامەدەن ئەمە چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی کرد ئەن ينفخ فيه بە شتێک بە فو سارد مەکەرەوە پیغمبری خدا صلی الله عليه وسلم فرمي إذا عطس وضع يده كاتي پیغمبری خدا صلی الله عليه وسلم كان الرسول الله ام تعبير بو شيء كان الرسول الله بو اويك پیغمبری خدا بردوام بو لستري كان الرسول الله صلى الله عليه وسلم إذا عطس وضع يده دسي خصوصا سردمي يان بتي او ثوبه عباكي خصوصا سردمي دنیا پێشکەوتووە ئاسانتر بارك الله کەوابوو لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەنگی نزم کردوتەوە سەری خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەنگی بەرز نەکردوتەوە عەزیەتی خەڵک بدا ئایا ئەمانە هەمووی ئەو ڕێنمایانین کە ئیشارەتی پێکراوە هەر یەک شت بۆ ئەم برایانەی خۆم ئیشارەت پێ بکەم پێغەمبەری خوا لە صحیح بخاری و مسلم فەرمودەیە کاتۆ پێغەمبەری خوا فەرمیێ حەقی خوایە لەسەر هەموو مسلمانێک حەقی خوایە هەموو حەوت ڕۆژ جارێک چی بکەن مامۆستاگیان خۆیان بشۆن سەر و جسمیان حەقی خوایە ئەمە پاکی عارەقت نەکردووە لەبەر سبلش ژیانت بردوێتە سەرە بێ بیکەی ئێ باشە مامۆستا ئەی شتیکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمی على كل مسلم في كل 7 أيام يوم يغسل رأسه وجسده إمام البخاري بو لفظي نايتي بيغمر إخوة صلى الله عليه وسلم فرمي إذا توضأت فخلي الأصابع يديك ورجليك دكتور كان للتلفزيون في معنى آوا بنجت عم بشلون ما وصايان آوا بوشي وشتنكي كمان يكوابو ليرة توك دي آواكي قاتشت أما كورونا هبي عن نبي فيروز هبي عن نبي مسلمان روجي بينجار دزنيوش أشوات أبي بيان أو مسلمان أو لرين ما يهر السرت هيك كاري باقو خاوني إسلام أما ما بيوتراو أما لكاتك الدنيا هيجي يعني بيت بروجي بينجار أجر كسي نيجي سنة نكات بس فرض كان كات أجر سنة كات واجب أجر بيشوي نام خوي دس بشويت هي سنة عفوا دواي نام خواردن سنة دس بشويت كوي كيتو زوركات كوي كيتو شو نيجي بيغمر إخوة صلى الله عليه وسلم كافرمي واش مشقت نبوه لسر أمتهم أمرن بيقردم سيواك بكاربيانا لهمو دزنيو جونيجكا بلان بروشتوتا مال سيواكي بكاريناو شو لخوها الصعوبة بكاريناو أوش الرد لسر وكساني قال والله فرشة بديلي سيواكا طاقتي سنتي يعني جيب كان يا باشا خوي نيوين شو سيواك أجر فرشة يقدرني فرشة كبيسة
سیواکەگە لە باڵ دەسێت باوێشک و تەنانەت پژمینیش دەستی چەپ و پشتی دەست و پژمینەکە دەبێت دەست پێ هەموویمان دەستیان پۆشاکەکەم فەرموودە لەوە جێ برایەک کەمتر بیسرا بێت ئەفەرمێ پارچە قوماشێک وانە مامۆستا بۆی سوود لە کاتەکە لەبەرەوەی کە تەبەن بۆ بڕگەی سێم لا دەبین برێمانە زەرورترن لێ شتێک زۆر زەرورە فتوا دراوە کە مزگەوتەکان دەبێت دابخرێن ئەمە زۆر گرنگە لەسەری بوەستین دەبێت تاکی مسلمان زۆر وشارێ مامۆستا ئەگەر ئەم فتوایە کێ دەریکە ئەمە زۆر بە کورتی ئەگەر قرار بێ مزگەوت دابخرێت لە پێناوەوەی کە تەجەموع نەکرێ هەندێک مسلمان لە بەردەم مزگەوتەکانە کۆ بنەوە نوێژ دەکەن ئەگەر قرار بێ قەدەغەکردنی لەبەر تەجەموع بێت دروستە ئەم تەجەموع لە بەردەم مزگەوتەکەیە بیکەین دەریش نوێژی مامۆستاگیان وڵی ئەم پرسیار جارێکان ئەم پرسیارە ئێمە لە عهدی ئیمامی عومەرە کە ئەم مەسەلە ڕوویداوە ئەمە بۆ ئێمە تازە نییە ئیجماعی سەحابە بۆ ئێمە حجەیە ئیجماعی سەحابە طاعون کە ڕوویداوە ئێمە لەبەرەوەی بەشە عەقیدەکەی شتێک بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵکێک هاتە بەیعەتی لێ وەربگرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دوورە بڵێ بڕۆ پێ بڵێن بایعنا ئەو کەما قال ئەوە ئێمە بەیعەتمان لێ وەرگرت تەوقیع لەگەڵا نەکردووە لە هەمان کاتە کەسی تر نەخۆشی گەڕی هەبووە کە لەگەڵ خۆی دایناوە فەرمی ثقة بالله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نانی لەگەڵا خواردو و ئەصحابیش ئەوانەی ئەو ئیمانیان بووە کەوا بوو لێرە ئەمە هەردووکی جەمع لە بینی ئێمە ئەزانین شتێ خوار بەشە عەقیدەکەی شتێ خوا نەیەوێ نابێت دوو کەس ڕۆنە لای دکتۆرێک هەمان دەرمانیان بۆ ئەنووسێت ئەمیان خوا شیفایەتە ئەویان شیفاکەی ناوی دوا ئەکەوێت کەسێک کاتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وشتری وامانەی ئاوایە وەکو ئاسک وایە باسی گورج گۆڵی شت کرد بەڵام وشترێک دێتە ناوی تووشی نەخۆشیەک بۆ هەمووی تووشە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی کێ یەکەم وشترەکەی تووش کرد یەکەم کە جار کە توش بوو کاو لێرە تێمان ئەگەیەنێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئێمە بزانین بەشە عەقیدەکەی بەبێ ئیذنی خوا قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئەمە عەقیدەی تاکی مسلمان ئەبێ وابێ بمرین و باوەڕمان بە قەدەر نەبێت عولەما لە ئەصحابە فەرموون ناڕۆینە بەهەشت لە پێغەمبەرمان بیستوە صلی الله علیه و سلم قەدەر خەیر و شەڕی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ابن عباس پەروەردەکە فەرمیێ بزانە اعلم لو اجتمعت الأمة على أن ينفعوك بشيء لم ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك بپێچوانەیشی بۆ زەرریە بزانە ئومەت هەمووی کۆ بێتەوە زیانێکت پێ بگەێنێ پێت ناگەین ئەوە نەبێت کە خوا نووسێتی کاوا بوو لێرە وەکو مسلمان دڵمان زۆر خۆشە دائیمەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکاڵێ من پێم خۆشە من بۆ من لەگەڵ چیم يعجبني الفأل وتیان چییە فەرمی کەلیمەیەکی طیبە حەسەنە دەڵێم کاکەوە خوای ئینشەڵڵا ئەم ملەت ئێمە خوای پارێزێ وەڵی کەسمان توش نابین هەر لە ناویشیان بژین توش نابین بۆ ئەم کەلیمانە نوقڵانەی خێرەت و ئومێدت بەخوا هەیە کە خوای پەروەردگار لە حەدیثی قودسی فەرمێ پێغەمبەری خوا فەرمی خوا ئەفەرمێ صلی الله علیه و سلم کە پێغەمبەری خوا فەرمی أنا عند ظن عبدي به من لەگەڵ گومانی بەندەکەمم هەر لە خۆی وە هەر ئەم ترسەی کە ڕووی کردوتە هەندێک کەس خۆی نەخۆشیە هەرچی ساڵێن تا لایانی دەرونی بۆ پشگیری قسەکەی تۆ ببوورەشت بڕۆمەڵێن تا چەند دەرونت بەهێز بێت منعات بەهێزتر بێت ڕاگرتن لە بەرامبەر ڤایرۆسەکە بەهێزترە لێرەش تا تەوەکولت بە خوددا زیاتر بێت ئەمما بەشەکەی وەکو جەنابتان ئیشارەتان پێ کرد بەشەکەی ئەوەتانێکە ئێستا ڕۆمە سەر ئەسڵی بابەتی نوێژەکەیش لەبەرەوەی کەمە ڕوویدا لە کاتی خۆیە لە زانایانی مسر لە ئەزهرە ڕوویدا لە زانایانی مسر نەخۆشی بڵاو بووە نەخۆشی و کاتوتیان کولێرە بووە ویستیان کۆ ببنەوە فتوای بدەن خەڵکی مسر نەڕوا بۆ حەج زانایان کۆ بوونەوە کاتە زانایان ئەوە بوون بە بەڵگە ئیشیانە کرد یەک دەنگ هەمووی عالمە گەورەکان کۆ بووە کە ئێستا کاتەکەین یەکەی نامن ئیشارەت بە ناوی ئەو زانایانە کە کۆبوونەوتیان دوایەوەی لە نەتیجە گەشتە سەرەکی کاکە خوای پەروەردگارە فەرمێ لەسەر مستەطیع ئەوەی کە لە توانایە بێ و بڕوا حەج فەریضەیەکی ئەم دینەیە حەج فەریضەیەکی ئەم دینەیە ئەبێ بڕوات بەڵام تۆ کەسێکە نێری ساغ بێت وایوانە تۆ کەسێک ئەنێریت کەسێک من نێرە گومانی بێ من ئەڵێ مستە کەسێکە هەڵاماتێک شەگری ئەمڕۆ نەڕواتە ناو مزگەوتەکان وایە بەڵام لە عەهدی ئیمامی عومەرە ڕوویدا یەک کەس نەبووە بڵێ خەڵک ڕوو نەکاتە مزگەوت مزگەوتیان لێ مەنع نەکردوون بەڵام با بڕێنمایەکانی خۆی بێت وەکو باسم کرد با ئێسێمە قنوت بخوێنین وایوانی باوتارەکان کورد بێت مامۆستا مزگەوت دووسێ دقەیە نوێژەکە با سونەتەکان لێ نەکەن سونەتەکان لە ماڵا بکەن بەڵام کەسێک گومانی هەیە نەخۆشیەکەیە با نەڕواتە ئەوێ بەڵام من ئێستا بە ئازادی خەڵک دێت و ئەڕوات و لە وڵاتانە پێم دەستخۆشیەکەم لەوەی کە ئەگەر کەسێکیش هات حتا ئەگەر خزمی خۆیش بێتەوە خۆی نەڕوات خۆی تەسلیم کات کە فەحس کرێ تۆ بڕۆی ناوی بدەی ئێمە لەگەڵ هەموو ئەوانەین
بەڵام چونکە کەسە زوڵم لە خۆی نەکا لە عائیلەکەی نەکا زوڵم لەو میلەتە نەکا نەبێتە سەبەبیەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە بەڵام ئەوە نییە من دوێنێ هەر قەدەری خوای گەورە ویستم زانی وعدەم لەگەڵەوەیان بەرنامە با نەختێ بە شارە بگەڕێم زانم ئایا ئەمڕۆ لە مزگەوتەوە دەست پێکراوە لەگەڵ ئەوەشە دەستخۆشی ئەکرێت لەگەڵ لە مامۆسایانی ئەهلی مزگەوت کە بەڕاستی وەڵامیان جوان داوە وانە ئەوە تاوتیان کاکەگەر ئێمە وەکو دینی ئیسلام هاتوین دارێ لەسەر جادە لابین ئەگەر ئێمە فتواگە کەسێ بیدا خۆی ئەهلی نوێژ بێ ئەهلی مزگەوت بێ نەخۆی علاقەی بە نوێژە نەبێ فتوایە گووە من بدامن فتوا لە وەرناگرم فتوا بێت لە ئەهلی اختصاص و وەربگرێت بزانێ ئەمە واجبێکی خواییە ڕۆژی 5 جار الله وەکبەر بکرێ و خەڵک بڕاتە مزگەوت کە بەو شێوەیەش بڕۆی دەست بشوی دەم و چاو بشوی کە ڕێنمایە شەرعیەکان جێبەجێ بکەی هیچ لە خۆ تا شک نابێ ئەو 2-3 دقەیش ناکات بەڵکو لەوە ئەچێگەر بڵێن قونوتێکیش بخوێن بێتە مایەوەی خوا بەڵاکەمان لەسەر ڕەڵگرێ بەڵام باوەڕتان بێ هەر لە لای ئێوە کە دەرچووم تێکەڵیەک هەبووە هەر پیاوە گەربی و سای خۆی ماڵ نە لە شوێنێ دانیشتای لەوە ئەشە مەجاڵی نەبووە دانیشی ڕۆشتومەتە سەرەوە ڕۆشتومەتە ئەو دێ هاتوم ڕۆشتومەتە هەواری شاتم بابزانم ئایا و خەڵکە هاتوون لە مزگەوتەوە دەستیان پێ کردووە یەکاکان بینی ئەم شارانە ئەی باشە بین ناو ئەم پاسانە کەسی کە سوارە بێت کاتە ماوەسا گرفتەکە ئەوەیە لە مزگەوتەوە دەستیان پێ کردووە یا گرفتەکە ئەوەیە کە هێشتا ڕەنگە زانیاریەکان لەسەر مەترسی بڵاو بوونەوەکە لە دەرەوە بەم شێوازە من قەناعەتم وایە مامۆستا زانیاریەکە یعنی لەوە ئەچێت جارێکان لە ڕووی مزگەوتە لە ناو ئەسحاب وارد نەبووە یەک سەحابەوەتی بێتی لە تاعونە نوێژەکانتان لە مزگەوت مەکەن ئەمە با بیزانی وەک ڕوویشی داوەشتەکە 25,000 بۆ 30,000 کەس لەو تاعونە مردووە و ئەو نەخۆشەشیان شتووە نوێژیشیان لەسەر کردووە وەکە ئی ئەسحابی شەهیدە وەکو باسم کرد معادی کوڕی جەبەل لەوێ بووە ئەو عوبەیدەی کوڕی جەراح بەڵام کێ بوو عەمری کوڕی عاص کە بوو بە ئەمیریان لە پاش ئەو دوانە بڕیارێکی دەرکرد فەرمووی با بیان بین بۆ بەرزیەکان لێکی جیاکردنەوە نەخۆشەکان لە جیا ساغەکان لە جیا تا ویستی خوای گەورە وابوو ئەوەی کە نەخۆشیەکەی گرتبوو وەفاتی کردبوو تاعون کە کوشندەشە ئەم نەخۆشیە من قسەی خۆم ناکەم نامێ بڕۆ مەستلکی بارەکەڵام بۆیە نامەوێ بەڵام ئەمە بەجێڵم بۆ ئەوانەی کە متابعی ئەم دکتۆرانە ئەەکەم ئەڵێ هەر لە سینە 82,000 کەس لە 2000 وەفاتی کردبێ یان لە نزیکەین بێتەوە 30,000 وەفاتی کردبوو لە 81 ئەکات ئەوانن کە تەمەنیان زۆر کردبێت و نەخۆشی درێژەخایەنیان هەبێت و مناعەشیان کەم بێت خۆیان نەپاراست بێ بەڵام ئەم تاعون کوشندە بووە مامۆسا بەڵام لەگەڵەوە شتویانە نایەنەتە قەبر شەعائیر ئیسلامیەکان ماوە نەک تۆ وەکو موسڵمانی بڕۆی یەکسەر وەڵا پرسیار کاکە خەڵکە بستیانن نوێژی لەسەر مەکەن چونکە ئەوەی نوێژی لەسەر ناکابێ نوێژی غایبی لەسەر بکەین جا لەبەرەوە بەڕاستی مامۆساگیان حەقوایە من ئێسەی شێڵێم با ئەگەر شارێتیایەنێ وەکو گەرمیان با خەڵکەکەی سەردانی ئەو شوێنە نەکاتیایەتی با ئەوانە خەدەغەکەن ضرورەت نەبێ و ئەو خەڵکەشی لە شوێنێکی ترۆ ڕۆژ داخلی ئەو شارە بوو ساغ بوو فەحس کرێن جارین بێت باو هەموو مەطعەم و بازار و مۆڵ و تەنانەت من نایڵێم بەڵام خەڵکێک کە قسەی لەگەڵ کاکە وەڵا هەندێکی خەڵخۆی شەریکە لەگەڵی دەست بووە کەسابەتەکەی نابات کەواتە تەجەموعەکە لە بەردەم مزگەوتەکەیە با ئێمە زیاتر ڕێنمای بدەینەوە خەڵکات لە بەردەم مزگەوتەکە داخەوە دێتە بەردەم مزگەوتەکە نوێژ دەکە یاخود جمعەکەی بردووەتە دەشت و دەر و لە سەفرەکانە تەجەموعە کۆ دەبنەوە ئەمانە چۆن هەڵسو مامەڵە لەگەڵ ئەمەیە مامۆساگیان وەکو باسم کردوتم لەو تاعونە گەورە ولەوەیشی کە لە مصر ڕوویدایەسەوە وا ماشەڵایەوە ئاگام لێتانە چەندێک کاتەگە لە لاتان کەمە وایە یعنی شەعائیر ئیسلامیەکان کە واجبن بەهۆی نەخۆشیەوە هەڵنەگیراون بەڵام کەسی خۆی نەخۆشە نەڕوات ئەمە چۆن واجب کرێ بەسەری ماوەسا بەتایبەتی هەم ئەوەی کە خۆی هەستەکە پەتایەکێتی با نەچێتە مزگەوت وە لە لایەکیشەوە مامۆس ئەوە زۆر گرنگە باز لەوە دەکە هێشتا 500 کەسێک کە لێرانەوە هاتوونەتەوە خۆیان تەسلیم نەکردوێتەوە ئەمانە چە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ئاینیان دەکرێت یەکشی برایانە خۆی گەورە پاداشت داتوە من ئەیڵێم من ئەڕۆم مزگەوتەکان ڕیزە دوانی کە مامۆساگیان بەڵام پاسەکە 20 کەسی دیایە و بەردەوامیش پێکۆن سەعاتونی و 2 سەعات پێکۆن بازار کە دوێن ئێڵێم لە پاش نوێژی عەسر تا پاش نوێژی عیشا پێکۆ بوون مۆڵەکان ئەمەی کە جەنابەت ئیشارەتت پێکرد عەفوان ماوەتەوە پرسیارەکەی ئەگەر پرسیارکردن هەر هەمان پرسیار پەیامێکی با بڵێن هەم دۆستانە بانخوازانە ئاینیانە بۆ ئەوانەی کەوا بەڕاستی لە شارەکانن نەچوونەتە لای لایەنە پەیوەندیدارەکان وەکو ئەرکێکی ئاینی چ ئەرکێکیان لەسەر شانە بەڕێستان لە ڕانگەی شەرعەوە چ فەرمانێکیان چ ڕێنمایەکیان پێدەی کەوا خۆیان شتێکی زۆر ڕوونە ئێمە ئەم لاشەمانە ئامانەت
تەنانەت ئەسحاب کە خەوتۆ فەرموویەتی حەقی ئەدەم لە خەوتنەکەی بە عیبادەت تەماشای کردووە تۆ کە ئەگەر ئەو لاشەی خۆتە دیا بدەی هەندێک کەسەیە کە قورئانە فەرمێ ولا تقتلوا أنفسكم ڕاستە ئەمە العبرة بعموم اللفظ لا العبرة بعموم اللفظ لا بخصوص السبب عامة ولا تلقوا بأيديكم إلى التهلكة کەسێ نەڕۆشتێ بۆ جیاد یا زەکاتی نەدا قورئان بۆ ئەڵێ خۆتان مەخەنە تهلوکە بەڵام لەفظەکە عامە ئێستا گەر بێت و ئینسانی کۆمەڵی خەڵک کۆمەڵی مسلمان بۆ هاتە شەڕێکە بزانین لە سەدا کوژریان ئەمە تهلوکەیە کەوا بوو لێرە کەسێک کە لە شوێنێک هاتۆ گومانی لێکرێم نەخۆشی هەبێت ئەوە هیچ فەرضەن تایە بوو خۆی خستۆتە تهلوکەوە حەقی جسمی نەداوە مخالفەی خوا و پێغەمبەری کردو مخالفەی ڕێنمایەکانی کردو مخالفە ڕێنمایە سەحیحەکان مخالفەی شەرعە شەرع پێمانە فەرمیێ وا بکەن پێغەمبەری خوا فەرمیێتە داوای بکەن اینجا ئەو کەسە لا ضرر ولا ضرار زەرەری کە بۆ خۆی بۆ کۆمەڵگایشەیەتی زەرەری بۆ کۆمەلگاشەیەتی ئێمە وەکو باسمان کرد ڕسوول الله صلی الله علیه وسلم پێمانەگەێنێ لە شوێنی دانیشتنی خەڵکی ئینسان لەگەڵ ڕێز و حورمەتم بۆ ئەم برا بەڕێزانە و بینەر ئەفەرمێ میزمەکەن کە خۆر ئەیبات ئەی بێ ئەگەر کەسێک ڤایرۆس بڵاو کاتەوە کەسێک بۆ هۆی هاتنی ئەو پێوەی بێت و نەقڵی کا بۆ کەسێکی تر گیان لەدەست بدات چی ئەو کەسە خۆی لە حرامەژی سەبەبی کوشتنی ئەو برایەتی لە دنیا هەندێک شتەیە ئەمانە بۆ یەوتم زۆرە لەگرێ لە دنیا مامۆستای برام من گڵاسی ئاو لێرە دانیراوە وام زان تێخوا پەناماندا ئارەقەوەی خۆمەوە لە قیامەت حکمی ئارە خواردنمەیە ڕوونەقسەکە لە قیامەت چونکە بۆ بەشە خوایەکە لێی نەترسام نەمزانی گڵاسی عارەق دانیراوە دەستی بۆ وامزانتێ ئاوە حکمی ئاو خواردنمەیە کەسی ئەزانێ گومانی هەیە لەو شوێنەوە هاتەتۆ لە دنیا چۆن شەهیدی دنیا شەهیدی جیهاد نەبێ ناشۆرێەوە بە پۆشاکی خۆیوە شەهیدی تاعین و ئەمانە ئەیشۆنن و نوێژیشی لەسەرەکەن لە قیامەتە شەهیدە چونکە کاتەکەمان کەم و لە قیامەتە بانگ ئەکرێنەوانە سەیری زامەکەیانەکەن حەدیسی صحیحە زامەکەی وەکو زامی شەهیدەکە بوو هەر بۆیش وەکو یەک بۆ فەرمێ کەذالکە حکم یەک شەهیدیانەیە لە قیامەتە ئەوەی بە تاعون بمرێ بەڵام ئەمەش کە لە دنیا کەس پێی نازانێ ئەم سەبەب کارە مناڵێکی کوشتووە عائلەیەکی هەتی و خستووە ئافرەتێکی بێوەژنکە لە قیامەتە حکمی و قاتلە هەیە ئەوە لە ئەکەوێتە سەری ماوەسە لە ڕووی ئینسانێکەوە لە ڕووی دنیاکەش لە ڕووی کۆمەڵایەتێکەشەوە زۆر سپاس مامۆستایان بەڵێ سپاس بۆ مامۆستا لێر تامان بابەتەکە بەڕاستی هێشتا هەر پرسیار ڕەنگە زۆر لە سەدایەک بابێ قسە لەسەر بکەیت بەڵام کاتمان کۆتایی پێهاتووە نیو دقەیەک مەحرە دەنێ لە ڕازی وڵێ من ئەمەوێ بە برایان و خوشکانی خۆم بڵێم بە بینەری بەڕێز ئێمە کۆمەڵێ دوعای شەرعیمان هەیە دوعا سیلاحی ئیماندارە باوەڕتان هەبێ خەڵک هەبووە من خۆم ئەیناسم دوای چەندەها فەحز دکتۆرێتی سەرەتانێتی ئاخر کەڕەت بۆ تاقیکردنەوە ئەو دوعانیان خوێندەتە سەریە دکتۆرەکەم مەسیحیش بۆ تێتی ئەم نەخۆشە ئەم شەو خوا تەداخولی کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و کە لەو دوعانەی کە ئێوەش لە ڕێگای خۆتان ئینشاءالله سەر شاشەکە بینووسن کە فەرمێ اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام وسيء الأسقام سيء الأسقام كان يعرض يعني إنسان عقل لدز بدا مسألة جنون برصة وتا كبيستي إنسان بەڵکی پێوتێ بە کوردی خۆمانوانیە جوذامەوەتانێ پارچێت دەست یا قاچ ئینسان ڕەشە بێ وردە ئەبێتە هۆی نەمانی سەیئ الئەسقام بریتێ لەو نەخۆشانەی کە زۆر خراپن عولەما فەرموون چییە کوشندەی عامن کە ئەمانەش ئەگرێتەوە دوعای بەیانیان و ئێواران ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه و هەموو ساڵێ جارێ شەو وەبائێکدا ئەبەزێت قاپەکانتان هیچ نەبوو بیخەنە سەری چیرکەیە بخەنە سەری هەمە لە ڕێنمایەکان بۆ پاکی کە شەوانە خەون ئینسان دائیمەن ئەو شتێ هەیەی شتێ بداتە سەریە کاو بمنەوە بەسمۆتانی نوێژی بەیانیان ئینسان لە مزگەوت بیکات لە ضەمانی خوای پەروەردگارە عەزە وەجەل ئەو دوعانەی اللهم إني أعوذ بكلمات الله التامات من شر ما خلق تا کۆمەڵێک ئێستا کاتی نییە پێم وایە ئەو دوعانە ئینسان بیگرێتە بەر و تەوەکل کاتە سەر خوای گەورە ئەم خاڵە ئەڕوات و بەسەریش ئەچێت بەڵام با کاریگەری ئیجابی لەسەر دینمان هەبێت نەک سەلبی با خەڵکی بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار نەڕۆن کابرا من پێم خۆش نییە بەراوتی مزگەوت بکرێت لەگەڵ هەندێک شوێنی پیسە وایە ئەو شوێنە پیسانەی کە تاوانی تیا ئەکرێت عارەقی تیا ئەخرێتەوە لەوە ئەچێ هەندێشتی تری تیا بکرێت ئێمەی مسلمان پێشوەخت و دواوەخت و هەموو دەقەڵە حرامە مایەی بەدبەختی ئەو میلەتەیە مای لە ناودانی ئەو میلەتەیە ئەبێ هەر نەبیە نەخۆشی هەبێ یان نەبێت زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا لێرگەرمیانی بانخوازی عەزیز